سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش هیوادارم کە لە هەر کوێنێکن لە سڵاو و تەندروستی سەلامەت بن. ئەمڕۆژ باڵقەیەکی دیکەی ڕۆژ باش من و ستافی ڕۆژ باش لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست کە ئێستا بینەر و بیسەری ئێمەن ئامادەین بۆ ئەوەی کە جوانترین بابەتەکان ناوازەترینی ئەو زانیاریانەی کە بە ڕۆژن و تازەن بۆ ئێوەی بخینەوە. و هەروەک دەزانین کە ئێمە هەموو ڕۆژێک لە ڕۆژ باش بابەتێکی سەرەکیتان بۆ ئامادەکەین. ئەمڕۆ بابەتە سەرەکیەکەمان سەبارەت بەوەیە کە ئەوانی کە حەزیان بە شوێنی کەلەپوری و حەزیان بە شوێنەوارە مێژوویەکان هەیە بزانن کە دەرگای قەڵا بەڕووی گەشتیاراندا دەکرێتەوە پرسیار دەکەین بزانین دەرگاکەی قەڵا کەی دەکرێتەوە بەڕووی گەشتیاران و سەبارەت بە نوێژانکردنەوەکەیشی میوانمان دەبێت. ئەمە لە ڕووی ئەوەی کە بزانین بابەتەکەمان چی بوو. لە ڕووی ئەوەی کە بابەت و دابڵین این هاوس و پاکێجێکە ئامادەمان کردو بۆتان لەوەیان بێخەم بن هاوکارانمان ئەوەندە ئامادەکاری ئەەکەن بۆی کە هەموو بەیانیانێک دڵی ئێوە ڕازی بکەن و بۆ زانیاری زیاتر لەبارەی سیاست و ئەو هەواڵانەی کە لە دەوروبەری ئێمە دەگوزارێتیش سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەین. ئەچمە کورتێک لە هەواڵەکان و دواتر هەموو بابەتانی کە باسم لێوە کرد دانە بەدانە دەچینە ناو ناوەڕەکەکانی. ئەمڕۆ شاندێکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی سلێمانی دەکات. ئەمڕۆ شاندێکی پارتی دیموکراتی کوردستان با سەرۆکایەتی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی سەردانی سلێمانی دەکات و بەجیا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆ دەبێتەوە. دۆخی ئێستایی ناوچەکە و هەرێمی کوردستان تاوتوێ دەکەن. هەروەها زەمینە سازی بۆ کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕان دەکرێت کە بڕیارە لە ڕۆژانی داهاتوو ئەنجام. ئەمڕۆ لژنەی هەمواری دەستوری عێراق لەبارەی چارەنووسی مادەی 140 کۆ دەبێتەوە. لژنەی هەمواری دەستوری عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوێتەوە. ئەمڕۆ لژنەکەیان بۆ بڕیاردان لەبارەی چارەنووسی مادەی 140 دەستور کۆ دەبێتەوە و هەروەها چەند مادەیەکی دیکەش تاوتوێ دەکات. پێشتر لژنەی هەمواری دەستوری عێراق گفتوگۆکردنی لەسەر مادەی 140 دەستور دواخست بوو کە ئەو مادەیە تایبەتە بە سنوور و چارەسەری ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. لژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عێراق چەند بڕیارێکی دەرکرد. بەسەر پەرشتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لژنەی باڵای سەلامەتی و تەندروستی عێراق کۆبووەوە و چەند بڕیارێکی دەرکرد. بەپێی بڕیارەکە ئەو منداڵانی تەمەنیان لە خواردە ساڵیەوەیە گەشتی دەرەوە دەکەن دەبێت پشکنینی کۆڕۆنایان بۆ ئەنجام بدرێت. هەروەها بڕیاردرا سەردانکردنی زیندانی کراوان بە مەرج دەست پێ بکاتەوە و هەر ناوەندێکی خوێندنیش ڕێنمایەکان جێبەجێ نەکات دادەکرێت. هێزەکانی تورکیا گوندەکانی باکووری حەسەکەیان تۆپباران کرد. میدیاکانی سەربە هەسەدە بڵاویان کردەوە کە سوپای تورکیا گروپە چەکدارەکانی سەربە وڵاتە حەوت گوندیان لە شارەدەی زرگانەی باکووری حەسەکە لە ڕۆژاوای کوردستان تۆپباران کردووە. بەڵام ئاماژەیان بە زیانەکانی تۆپبارانەکانی سوپای تورکیا و هێزەکانیان نەکردووە. هەر بە گوێرەی میدیاکانی هەسەدا هێزەکانی تورکیا دوو گوندیان لە سنووری عین عیسا تۆپباران کرد. و ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی فۆڵۆوەرەکانی ترامپ لە تویتەر کەم دەبێتەوە. بەپێی وردبینی و بەدواداچوونەکانی تویتەر ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی فۆڵۆوەرەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەم دەبێتەوە. بە شێوەیەک لە ماوەی 11 ڕۆژ زیاتر لە 124,000 کەس ترامپیان لە هەژماری خۆیان سڕیوەتەوە. هەروەها زیاتر لە ملیۆنێک کەس ترامپیان ئەنفۆڵۆ کردووە و چوونەتە سەر هەژماری جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا. تویتەر هۆکارەکەی بۆ ئەوەی دەگەڕێتەوە کە خەڵک متمانەی بەو قسانەی ترامپ نییە کە لە تویتەر بڵاو دەکرێتەوە. ئەمە کورتەیەک بوو لە گرنگترینی هەواڵەکان لە بڕگەی هەواڵەکان. دەچینە بڕگەکان. کۆمەڵێک وەرزش هەبوون لە سەرەتایە زۆر خەڵک ڕووی تێناکردن. هەر کۆمەڵێک وەرزشمان هەبوو کە خەڵک زۆر ئەوانەی ئەناسی و زیاتر ڕووی کردە ئەو جۆرە وەرزشانە بۆ نمونە فۆتبۆڵ و تۆپی دەست و باسکە و ئەوانە. بەڵام لەم چەند ساڵانەی دوایی دەبینین کە
یەکێک لە وەرزشانەی کە زۆر سەرنجی دەخرێتە سەر و خەڵکێکی زۆر مەشغوڵن پێوەی وە سەرقاڵن بە حکمی ئەوەی کە ئێمە چایەکی زۆر لە چواردەورومامان هەیە و چیاکان هەمیشە دۆستی ئێمەن وێ لە وەرزشیشە ئێمەیان بێبەش نەکردووە بۆیە شاخەوانی بۆ بە یەکێک لە وەرزشانەی کە ماوەی چەندین ساڵە خانمان بە تایبەت لە کۆی ڕویان تێکردووە بە شێوەی گروپی هەفتانە ڕێگاکەون بەیەکەوە و شاخەکانی کوردستان ئەگەڕێن و سەر ئەکەون بەڕێوبەری ئەم گروپە زۆر دڵخۆشە بۆی کە هەوڵیان داوە بۆ هاندانی زیاتری خانمان لە داهاتووشە کە هەوڵ بدەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان پەرەی پێ بدەن و زیاتر و زیاتر خەڵک چێتەناو ئەو وەرزشەوە بە تایبەتی خانمان خانمانش کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم وەرزشە خۆشحاڵن بەم کارە گروپیە و هیواخوازن کە خانمان وەگوتم زیاتر و زیاتر گرنگی بە وەرزشی شاخەوانی بدەن لە هەمان کاتیشدا پارێزگاری لە ژینگە بکەن لە کاتێکە ئەچنە سەر چیاکان تا پێکەوە ئەم وەرزشە ببینی لەلایەن خانمان. کاتی بەیانیە و ڕێنمایی تایبەت دەدرێتە گروپەکە بۆ ئەوەی گەشتێکی شاخەوانی ئەنجام بدەن. لە بۆ خانمان شتێکی زۆر پێویست و زەڕورەکە. هەرێک لەم خانمانە چەندین ساڵە لەم گروپە ئەندامنەوە هەفتانە شاخێکی کوردستان هەڵ دەبژێرن و سەردەکەون. ڕێپێوانی گروپەکە دەستی پێکرد. هەمویان دەبێ بەپێی ڕێنمایی کاپتانی گروپ هەنگاو بنێن و پارێزەری ڕێنمایەکان بن. سروشتێکی پاییزی جوان و دڵکەشی کوردستان بەڕەچاوکردنی سەرجەم ڕێنمایەکان بەڕێوەبەری ئەم تیمە دڵخۆشە بە پەرەسەندنی وەرزشی شاخەوانی لە ناو خانمان و دەڵێ لە پلانی گروپەکانە زیاتر هانی خانمانی شارەکانی دیکەی کوردستانیش بلەن بۆ بەشداری لە شاخەوانی. پلانی ساڵانە و مانگانەمان هەیە کە لە ڕێکخراو هەموو مانجێ کۆبوونەوەی ڕێکخراو دەکەین لە مانجێ هەفتەی ڕۆژێک دادەنین بۆ وەرزشی شاخەوانی بەڕاستی چونکە وامان پێ باشەوە بە زەڕورەتیشی دەزانین لەو کات و ساتەی ئێستا کە زیاتر هانیان بدەین و لەبارەی هاندانی خانمان زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکیەکانمان بڵاو دەکەینەوە هەروەها سوودەکانی شاخەوانی لەو بوارەی بڵاو دەکەینەوە و زۆربەی جار سیمینار و برین خولی شاخەوانی لەلایەن فیدراسیۆنی شاخەوانی کرایتەوە لۆمان ئێمە زۆربەی زۆری خانمەکان بڕوانامەی خولی سەرەتایی شاخەوانیشمان هەیە بەدەستمان هینێ. ئەم خانمانە شاخ و دۆڵ دەپێون هەندێکیان چەندین ساڵە شاخەوانی دەکەن بە ئاسانیش بەسەر دەکەون و شارەزاییان لە سروشتەکە هەیە هەندێکیشیان یەکەم جارە و بڕیاریشان داوان لە داهاتوو بەردەوام بن. ئەو خانمانە هیوادارن کاری شاخەوانی پەرەی پێ بترێت لە ناو خانماندا لە مانکاتیش گرنگی زۆریش بە ژینگە پارێزی دەدەن و دوای خۆشیان هیچ پاشماوەیەک جێ ناهێڵن. چێژێگە بینین لە بینینی سروشت و جوانی شاخەکان و جوانی ئەو سروشتە جوانە بەڵام لەگەڵ ئەوە ژینگەکەش دەپارێزین هەوڵەدەین یعنی دوای خۆمان پاشماوەکان بەجێ ناهێڵین نەک هەرهی خۆمان ینی ڕێنماییەکان هەمووی جێبەجێکەین کە ژینگەکە پارێزین دار نەشکێنین ئەو شتانی کە لەو سروشتە جوانە هێنەی شێوێنین بەڵام هەتا پاشماوەی خەڵکی تریش کە پێش ئێمە لێ بووە لەگەڵ خۆمان پاچی ئەەکەینەوە. سێم جارمە لەم پرۆسەیە بەشدارم باسی شتێکی زۆر خۆشە. هاوڕێکانی تەمەنی خۆم لەگە خوشکەکانیشم یەم بەجددی ئەمای کەرنتینەر زۆر ناخۆش بوون دە لە ماڵەوە بین ئیتر جەوێکی خۆش ساف هەوایەکی خۆش هەرا من خۆم ئەگەن فەرزەم نەخۆشیەکی کەمیشت هەبێت توانین بێ بۆ ئێروکانی. ئێستا پشوویەک و کردنەوەی ئاگرێکی خۆش لە ناو سروشتێکی پاییزی دەرونی ئەم خانمانە بێگومان بەم کارە ئارام دەبێتەوە لەگەڵ هەر هەنگاوێک وەکو خۆشیان باسی دەکەن خەم و ناخۆشیێک لە ژیان دوور دەخەنەوە. گروپەکە گەیشتونەتە کۆتایی و دوای وچانێک دووبارە بەڕێ دەکەون بە گۆرانی و دەربڕینی خۆشی گەشتەکە ئەم جارەشیان کۆتایی دێت و ماڵەوەی لەو سروشتەی کوردستان دەکەن بۆ ئەوەی سڵاو پۆشاق و دیمەنێکی دیکەی کوردستان بنێرن. هێرۆمۆلودی کوردستان 24 داڵاش دەڤەری بارزان. بەڕاستی بەبینینی ئامادەکردنی ئەو پاکێجە جوانە کە ئەو خانمانە ڕۆشتبوونە ناو کوێستان و چیاکانی کوردستان وەمان لێ ئەکات کە هەمیشە
دڵخۆش و شادومان بین بەوەی کە سروشتێکی وا جوانمان هەبێت بۆ هیوای کە هەمیشە جەوخۆش بن و لەناو سروشت و لەناو جوانیەکانی سروشتی کوردستانە بن و زۆر پەرە زیاتر بە وەرزشە بدەن بە تایبەتی خانمان باسی ئەوە. باشە لە بابەتەکەمان دەرەچین لەو پاکێجە و دێنە ناو ئەو بابەتەی کە وتم تەوەری سەرەکی بەرنامەکەمانە و گرنگی زۆری پێدەین. وەک دەزانین شوێنەوارە کللتوری و مێژوویەکان ناسنامەی هەر نەتەوەیەکن هەر وڵاتێکن و بەوە زیاتر ئێمە ناسرا و ناسراوترە بین. جێی دڵخۆشیشە کە ئەزانین قەڵای هەولێر یەکێکە لەو شوێنەوارانەی کە لەلایەن شوێنە کەلەپوری و ئەوە کە لە یونسکۆ هەیە چۆتە ناو لیستی شوێنە کەلەپوریەکانەوە. ئەمە جێی دڵخۆشی بۆیە ئەبێت زۆر چاودێری ئەو شوێنە بکەین و بە شوێنێکی شانازی لی بڕوانی. ئێمەش سەبارەت بۆ بابەتە وتمان کە باسی لێ بکەین و بۆی زیاتر بچێنە ناو بابەتەکەمان میوانداری زۆر بەڕێز نیهاد خۆجەمان کردووە کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای نوێژەنکردنەوەی قەڵای هەولێرە سەبارەت بەوەی کە دەرگای قەڵای هەولێر دووبارە بەڕووی گەشتیاران دەکرێتەوە. بەخێر هاتی کاک نیهاد، بەیانی جەنابەت باشتر. زۆر خۆشحاڵین کە ئەبیستین دەرگای قەڵات جارێکی تر بەڕووی خەڵکا دەکرێتەوە. با بزانین پێش ئەوەی کە دەرگاکە بکرێتەوە بێگومان پێویستی بۆ کە نۆژەن بکرێتەوە بۆیە دەرگاکە واڵا نەبووە، پێویستی بە هەندێک ئامادەکاری بووە. چۆن دەستکرا بە نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر؟ خۆی داخستنی قەڵا لە ڕووی گەشتیاران سەرەتای پەیدابوونی ئەو پەتای کۆرۆنا بوو کە لە مانگی سێ دەستی پێکرد ڕاستیەکەی و درەنکەوتنی کردنەوەی دەرگای قەڵاش بۆیەکی تریشی هەبوو. ئەوش کاتی خۆی ئەمە نزیکەی 9 هەتا 10 گرێبەستمان هەبوو بۆ چاودێران. لەبەر قەیرانی دارایی نەکرا و گرێبەستانە تازە بکرێنەوە ئیدەوانەمان بۆ ماڵەوە نرد. ئێستا بە سەرپەرشتیاری یونسکۆ بڕەپارەیەکمان دۆهاتیە لە یەکێتی ئەوروپاوە نزیکەی 6 ملیۆن و نیو یۆرۆیە، بەڵام تەنها بۆ قەڵای هەولێر نییە، بۆ شوێنی تریشی شوێنەواری کوردستانە، بەڵام بەشێکی باشی بۆ قەڵای هەولێرە. لەوە بەشێک یان بڕگەیەک لەو پارەیە هەرخۆشیان وەکو بڵێ یەک لەو شتانەیە کە دەبی بیکەین بڕگەیەک لەو پارەیە بۆ کرێکاران دەڕوە دەتوانین خەڵک دامەزرێن و لەوانە ئێمە ئەو چاودێرانەی خۆمان گەڕاندەوە کە 9 کەسن و ئێستا گرێبەستی 2 ساڵیمان لەگەرکردن دەتوانن سەرپەرشتی و چاودێری شوێنەکانی قەڵا بکەن. جا دەرگامان کردەوە بەڕاستی بێگومان پرۆسەی قەڵا پرۆسەشی وردە و بە زەمەنیش هەتا دەتوانم بڵێم هەتا 20 ساڵیش دەوانەیە بەردەوام هەر لە نۆژەنکردنەوە هەر لە نۆژەنکردنەوە چکە شوێنەواری وە نۆژەنیش بکەی و لە 2 ڕۆژ دیسان دەبی دەستکاری بکەی و دەست لە ناوی ڕایگیری ئەوانە. بۆیە ئێستا ئێمە بەو بۆنەی هەم پەتاکە تقریبەن دەتوانین بڵێن بەرەو کەمی دەڕوە و هەمیش پێویست بوو دەرگای قەڵا لە بۆ گەشتیارم بکەینەوە. بەڵێ یان ئێمە دوا قۆناغ نییە لە نۆژەنکردنەوە چونکە بێگومان ئەوەش لێیاد نەکەین ئەو شوێنەکە یونسکۆ سەرپەرشتی ئەکات ئەگەر بە پێی ئەو ستاندەرەی خۆیان نەبێت لە لیستەکە دەری ئەەکەن و زۆر بە وردیش ئەو پرۆسێکێتە بەژە وەکو بنیاتنانی خوێندنگایەک یان مزگەوتێک یان دروستکردن لەوانە نیە. کەواتە لەوە دەست پێ بکەمەوە دووبارە وەکو نۆژەنکردنەوەکە باسی بکەم. بڕی 500,000 دلار ئەبێ مانگانە یونسکۆ ساڵانە یونسکۆ بدات بە نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر. ئایا ئەو بڕە کەمی کردو زیادی کردو وەک خۆی ماوە؟ ئەو بڕە پارەیە نەک یونسکۆ بیدا حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی کە ئەو گرێبەستەی واژۆ کرد لەگای یونسکۆ پێویستە ساڵانە 650,000 دلار تەرخان بکە بۆ ڕاگررتنی قەڵای هەولێر، یعنی ئەوەی کە تۆ هەتە ئێستا بەبێ نێژەنکردنەوە ڕابگیرێتن، بەڵام بە هۆی قەیرانی دارایی بەداخەوە نەتوانرا ئەو پارەیە ئەتا ئێستا سرف بکرێ، بەڵام ئەو ساڵە نیمچە پارێکمان بۆ سرفکرا ئومێدەوارین لە ساڵی ئایندا ئەگەر باری پارە و دارایی باشبی لە کوردستان حتمما حکومەت درێغی ناکەلەوە. ئەنجا ئێمە لەو پارێک کە ئێستا تەرخان کراوە لە یەکێتی ئەوروپا بۆمان هاتووە ئەو بەرنامەی کە هەمانە بۆ ساڵی ئایندا دەتوانین چەند خانیەک نۆژەنکەینەوە بتوانین 2 سنتەری وەکو مۆزەخانە دێمە سەر ئەو پرسیارانە بۆی کە دڵی ئەو کەسانی کە حەزیان بە شوێنەوار و شوێنەوارە مێژوویەکانە خۆش بکەین با بزانین پێشوازیکردن لە میوانان و لە گەشتیاران بە چ میکانیزمێک بەتەمای دەست پێ بکات.
ئێمە لە کاتی خۆشیدا و ئێستاش بەداخەوە کە مەکتەبەکان زۆربیان داخراون ڕۆژانە 6-7 قوتابخانە داهاتنە هەولێر و ئێمە چاودێرمان هەیە و ئەو کەسانەمان هەیە کە لەگەڵ قوتابخانەکان شوێنەکانیان پێنیشان دەدەن و مێژووی قەڵاو هەولێریان بۆ باز دەکەن هەر ئێستاش بەو شێوەیە بەردەوام دەبین بەڵام لە بەرنامەی ئایندە ئەوەیە کە ئەو شوێنە تازانە کە دەکرێنەوە خەڵکانێک لەوێ دەبی کار بکەن و دانیشن بۆ ئەوەی ڕێنمایی و یان لەسەر مێژووی ئەو شوێنانە باز بکرێتم بۆ نمونە مۆزەخانەکمان هەیە تا ڕادێک بلین لە گەورەکانی ناو قەڵایە با بڵێن قەڵا بەڕاستی بچووکە بەخۆی خوانیەکان بچووک بەڵام ئەو خانەیە گەورەیە بە 3 زمان لە مۆنیتۆریش دەتوانن تەماشا بکەن مێژووی قەڵای هەولێر و ئەو ڕێبەری گەشتیاریان لەگەڵا هەیە ڕێبەری گەشتیاریان هەیە و بە 3 زمانیش ئەلکترۆنی هەیە زۆر باش دەتوانی مەسەڵەن گەشتیاری بیانی دانیشتن بە زمانی ئینگلیزی بین یان بە عەرەبی یا بە کوردیشمان هەیە گوێ ڕاگری لەسەر مێژووی قەڵاو شاری هەولێر و مۆزەخانەی تریشمان هەیە لە تەواوبووندایە ئەویش بە هاوکاری سەفارەتی ئەمریکا ئەوان پشگیریان کردین بەڕاستی پارەچیان تەرخان کرد ئەویش لە تەواوبووندایە بۆ مناڵان یعنی مناڵی بچووک کە دێ بە شێوەیەکی وە بۆیان باز بکرێت کە تێی بگەن وەریگرن ینی چۆنەڵێت لە نەوە بەنەوە بگوازرێتەوە بۆ ئەوە بۆیان باس دەکەن تەنها قەڵات خۆی نییە کە گرنگە بێگومان لە ناو هەولێرە ئەبێ دەوروبەرەکەیشی گرنگێکی تایبەتی ببێت بە تایبەتی ئەو سێگەڕەکەی تەعجیل و عارەبان و خانەقا ئەمەش ئەچێتە ناو ئەو شوێنانەی کە وەکو گەشتیاران سەردانی ئەو شوێنانە بکەن لە نەوژەنکردنەوەکە تایەتی ئەو گەڕەکانە بێگومان دەتوانین بڵین ڕەبتێکی ڕوحیان هەیە لەگەڵ قەڵا یان دەوروبەری قەڵانەوە هەر یونسکۆش وەختی خۆی ئەو گەڕەکانەی وەکو بەشێک لە قەڵا حساب کرد بۆیە گرنگی پێدان بەو گەڕەکانە زۆر پێویستە و گرنگە بەڵام لێرە من تێبینیەکم هەیە نۆژانکردنەوەی ئەو شوێنانە بەتەنە ناکرێت لەسەر ئەرچی حکوومەت بی ئەمن وەک کاتی خۆشی پێشنیارەکەم کرد دەتوانین ئێمە ئەو شوێنانە بدەینە سەرمایهداران مەسەڵەن زۆر کەسەیە حەز دەکا بێ کۆڵانێک 20 خانیە 30 خانیە نۆژان کاتەوە و بە جۆرەی گرێبەستێک کە ئیتفاقی لەسەر دەکرێتن بڕێک لەو پارەیە کە بەکرێ دەیدا و یان بەکاری دەینی بداتە شارەوانی هەولێر ئەبەو شێوەیە بە زووترین کات نۆژان دەکرێتەوە و زووش ئاوەدان دەبتەوە من باوەڕ ناکەم ئێمە بتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 3 چارگەڕەکەی کە لە هەولێر هەیە وا بە ئاسانی نۆژەن بکرێتەوە بۆیە وەکو پێشنیار پێشتریش باسم کردیەوە لەوانەیە لەو نزیکانە بیر لەوە بکەینەوە کە کۆنفرانسێکی تایبەت بەڕێوە بین بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون ئی سەرمایهداران و ئی شوێنەواران و ئی هەر حکوومەت بۆ ئەوی بتوانین چارەسەرێکی زووتر بۆ ئەو شوێنانە بدۆزینەوە زۆر باشە زیاتر و گەشتیارانەی کە سەردانی قەڵاتەکەن خەڵکی کوێن لە چنەتەوەیەکەن جگە لە گەشتیارانی خۆمان ڕۆژانە هاتو چۆ دەکەن بیانیەکان زۆر دێن بە تایبەتی ئەوانەی کە لێرە لە قونسولیەتەکان ئیش کار دەکەن و گەشتیارێکی زۆری ناوچەکانی تری عێراق دێن لە بەغدا دێن لە خواری عێراق دێن لە مووسڵ دێن ئەوانە تێکەڵە ئەوەی کە دڵخۆشکەرە فعلەن ئەو گەشتیارانەی کە دێن بۆ قەڵا گەشتیارێکی تێکەڵە ئەمە ڕەنگە بەڵێ بێگومان جێ دڵخۆشیە چونکە بابل لەم ساڵانەی دواییە چووە ناو لیستی کەلەپور بەڵام قەڵات پێش هەر هەمویان لە هەموو عێراق تەنها قەڵات بوو کە چێتەوە بێگومان ئەوانیش لەوێەوە دێن سەردانەکەن کاک نێهات ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین زۆر جار خەڵک چاوەڕوانی ئەوە کات خزمەتگوزاری تایبەتریت یا بێت لە کافێ و گەلەری و چێشتخانە و بابەتانە ئەو خزمەتگوزاریانی کە لە ناو قەڵات بەتەماندار بدرێت بۆ گەشتیاری چین خۆی لە پلانی یان لە ماستەر پلانی قەڵادا هەیە بەڵام بۆ تاکو ئێستا نەکراوە هۆی زۆرە یەک لەو هۆیانە کە تا ئێستا نەکرابوو نەبوونی ژێرخانی قەڵا ئێستا ئەمە تقریبەن دەتوانم بڵێم لە تەواو بوونین بەس کارەبایەکەمە کە بستە ژێر ئەرز و ئەو شەقامەی ناوەندی نازەم جەنابەت حتمەن شەقامەکەی ناوەندی بە درێژ دەکەین بە شێوەیەکی دیزاینێکی جوان ئەویش هەر
لای یونسکۆوە ڕەزامەندی لەسەردرا چکە هەر شتێک ئێمە بکەین بەبێ ڕەزامەندی ئەوان ناکرێت بکرێتن. ئەوەی تەواوکەین دوو شوێن هەیە بۆ قاوەخانە و دوو شوێن شەیە بۆ ڕێستۆرانت جگە لەو شوێنانەی کە باسم کرد وەکو مۆزەخانە و شوێنی تریشەیە کە تاکو ئێستا بەردەوامە و پلانێکی تریشمان هەیە بۆ ساڵی ئایندا لە سەرەتای ساڵی ئایندەوە دەست پێ دەکەین شوێنێک ویان کۆڵانێکی درێژ وەکو توور دەستنیشان دەکەین بۆ ئەوەی کە گەشتیار دێتە سەرقەڵا بزانی هەندێک شوێن هەیە نۆژەن نەکرایە بزانی ئەو هایە و هەندێک شوێنشێک کە نۆژەن کرایتەوە فەرقەکەی ببینێت بڵێ وەکو توورێک بۆیان ساز دەکەین بەڵام ساڵێکی دەوێت بەلای کەمیەوە زۆر باشە هەرچەند هەمومان ئەوەی تر بۆمان زۆر چۆنەڵێت وازەحە ڕوونە کە 6,000 ساڵە قەڵات هەیە لەناو ئەو 6,000 ساڵی کە بە درێژایی مێژوو هاتووە چ شتێک هەیە لە ناو قەڵات لەو سەردەمەوە ما بێت پێداویستێک بێت کەلوپەلێک بێت کە جێی سەرنج پێ و خەڵک کۆنترینیان بێت گرنگی قەڵا لەو خانیانە نییە کە لەسەرەوە هەیە گرنگی قەڵالەوەی چ لە ژێر قەڵا هەیە چکە ئەو خانیانەی سەر قەڵا کۆنترینیان لەوانی هەتا ژێر قەڵاتی تێدایە بۆم ژێر قەڵا وەکو ئەوەی ئێمە دەزانین کاتی خۆی ئەگەر لە بیرم مابی 2008 بیان 2009 بوو ئەمریکیەکان هاتن بە هەلیکۆپتەر سکێنی تەواوی قەڵایان کرد خۆی لە ئەساسدا لە ژێر قەڵا پەرزگا هەیە پەرزگای عشتاری پێ دەڵێن کاتی خۆی دیارە ئاشووریەکان پێش ئەوەی کە شەڕ بکەن و دوای شەڕکردنیشان هاتوونە لەوێ ئنزایان کردو و دوعایان کردەوە کەوا لە شەڕەکان سەرکەون گرنگی قەڵا ئەلەوێدایە خۆشی من پێشماوەک یەک دوو وێنەم لۆ هات لە مۆزەخانەی یەک لە مۆزەخانەکانی بەلجیکا لە بڕۆکسل کە شێوەی ئەو پەرزگای کە لە ژێر قەڵا هەیە ئەنجا گەیشتن بەو پەرزگای و ئاسان نییە چونکە قەڵا کە وەختی خۆی ئەو پەرزگای ڕووخایە و یان ئیمال کرایە ئیدی لەسەر یەک شت دروست کرایە خانی لەسەر یەک دروستکە ئەو گردەهێدی هێدی بەرز بووتەوە یعنی ئەوەی من باز دەکەم نزیکەی لەوانەیە 13 تا 16 مەتر لەژێر ئەو گردەی قەڵا هەبیتن گرنگی قەڵا ئەلەوێدایە گرنگیەکەی بەک باسەکەت پەرزگاکەیەوە باشە هاتن سەر گرنگی و شوێنە کۆنەکان ئەگەر شوێنێکی یان شتێکی کەلوپەلێکی کۆن بدۆزرێتەوە چۆن پارێزگاری لێەکەن ئێمە دامانەوە لە دوا ڕۆژ خانێک دەستنیشان بکەین بۆ ئەو کەلوپەلانەی کە دەودۆزورێتەوە بەڵام تاکو ئێستا ئەوەی کە دۆزراوەتەوە دەگەڕێتەوە سەر زمانی عوسمانیەکان لە دیوی پشتەوە دەرگای پشتەوە شوێنێک دۆزراوە شوێنی جەبەخانەی عوسمانیەکان بووە یعنی هەتا گول لە تۆ پشتیواشمان دۆزیەوە کۆمان کردیتەوە ئێستا لە قەڵا تا لە دوا ڕۆژدا تاکو شوێنێک دەستنیشان بکەین بۆ ئەوەی ئەوانە نمایش بکەن بەڵام جگەلەوەی هەر لە هەمان شوێن شوورەی قەڵای شوورەی کۆنی قەڵا ئی زمانی ئاشووریەکان بە دیارکرد بەڵام تاکو ئێستا یونسکۆ ئیعلانی نەکردێت تاکو دەگاتە کاتی خۆی ئەو شورانە بەلای کەمی خشتەکانیان 3500 ساڵ کۆنە ئەوەی کە تاکو ئێستا بۆی چوونە بەڵام قەڵا وەکو جەنابیشت فەرموود ئەوەی کە ئێمە دەزانی 6500 ساڵ کۆنە بەڵام قەڵا لەوەش کۆنترە چونکە تاکو ئێستا پشکنین تەوا بۆ قەڵا نەکرایە زۆر لە شوێنەوەرناسەکان هەنا دەڵێن تەنها هەولێر تەنها قەڵانیە وە قەڵاش تەمەنی 6500 ساڵ کۆنترە چونکە پێشتر مرۆڤ لێوێژیایە زۆر تەواوە کاتە بابێ مەسەر بابەتە گەشتیارێکە چەندێک گرنگە کە وەک ئێستا باست کرد پشکنین و تەنقیح بکرێت بۆ دۆزینەوەی کەلوپەلی کۆن چەندێ بۆ گەشتیار گرنگە کە ئەو شوێنی سەردانی لێ ئەکات شتی کۆنیشی لێ بدۆزێتەوە زۆر گرنگ گەشتیارە کە دێت جگە لەو زانیاریانەی کە پێی دەدرێت لەسەر تەمەنی قەڵا و جۆری ژیان لە ناویدا چ هەبووە پێشتر ئەو شتانە کە ئەوەی بە چاو دەبێنێت زۆر گرنگە بۆی ئێمە مەبەستمانە لە داهاتوودا خانیەک دەستنیشان بکەین و یەک دوو خانی دەستنیشان بکەین نۆژەنی بکەینەوە ئەو کەلوپەلانەی کە دەدۆزرێتەوە لە قەڵا لەوێ نمایش بکرێت زۆر باشە کاک نیات باست کرد یەک دوو خان و نۆژەن بکەینەوە بۆ ئەو شوێنانە لە ساڵی 2009 هەڵە نەبوون 15 خان و بەرەو ڕووخان ئەچوون نۆژەنتانکردنەوە لەم ساڵدا هیچ خانوویەک هەبوو کە بەرەو ڕووخان بڕات و نۆژەنی بکەنەوە هەتا ئێستا پارەکە زەرێکی زۆرمان کرد بەڕاستی نزیکەی 20 خانی
ڕوخە یان ڕوخانە چیوا کە دەتوانین نۆژەنیکەینەوە بەڵام بەخۆی زەربەچی پێکرد تاکو ئێستا لە سەرەتای دەستپێکردنی نۆژەنکردنەوە قەڵا زیکەی 50 خانوو نۆژەن بۆیتەوە بەڵام ئێمە بەبستمان زیاترە بۆ ئەوەی قەڵا بتوانین ببوژێتەوە تەنها ئەوە نییە تۆ شوێنێک نۆژەن دەکەی و بەجێ دەری نەخێر چی لێ دەکەی زۆر گرنگە ئەمە ئەو خانوانە کە نۆژەن دەکەینەوە بدرێتە دەستگا کولتوریەکان و من خۆشم هەندێک بیر و بۆچوونم هەیە بۆ ژیانەوەی هەندێک کولتوری کۆنی هەولێر هەر لەسەر قەڵا بۆ نمونە شوێن هەبووە وەکو ئەگلەنجا وەکو قۆریات وەکو حەیران گوتراوە ئەنجە بۆیە زۆر گرنگە کە سنتەرێکی کولتوری باناوی لێ بنێن ڕۆشنبیری هەولێریان شتێکی لەو بابەتە بۆ ئەوەی هونەرمەندەکان بتوان لەوێن بە زیندویەتی ببنێ واروە شوێنێک تەرخان دەکرێت لەوانەیە 6-7 خانوو بێ بۆ ئەوانەی کە وێنە دەچێشن بۆ ئەوی بتوان هەم ئیش و کاری خۆیان لەوێ بکەن هەمیش دەتوانین بیفرۆشن لەوێندە ئەو شوێنانە پێویستە بۆ قوتابیانی زانکۆش کراوە بیتن شوێنێکمان هەیە ئێستا 3-4 خانیە زانکۆی جیهان بە سوپاسەوە لەوانەیە نۆژەنی بکاتەوە و بیکاتە سنتەری دروستکردنی شتی بچووک کە بەدەست ئەوەی دەستکرد کاری دەستکرد زۆر باشە کاک نهاد من با بگەڕێمەوە چەند هەنگاوێک بۆ دواوە لە 2003 پێش 2003 دوو جار قەڵای هەولێر نۆژەن کرایەوە بەڵام دەرگاکەی لەسەر شێوازی عەرەبی و با بڵێن بابلی دروست کرایەوە دووبارە هەستانەوە لەسەر شێوازەکەی تر دروستان کرد کە ئەسڵەکەی یەکەم با بزانم پشت بە چ سەرچاوەیەک ئەبەستن بۆ نۆژەنکردنەوەکان کە بێتەوە سەر کولتوری کوردی و چەندێک گرنگە کە بیهێنەوە سەر کولتورە سەرەتایەکەی خۆی کولتورە کوردیەکەی خۆی بێگومان پێش دەستپێکردن بە نۆژەنکردنەوەی قەڵا نزیکەی 10,000 دۆکومنت کۆکراوە ئەوەی لە عێراق هەبوو ئەوەی لە ئستەمبول هەبوو ئەوەی لە یۆنان هەبوو لە لەندەن لە حتا لە مسریش هەرچ دۆکومنتێک هەبوو بەش هەم بە نووسین هەم بە وێنە کۆکراوە و دەرگای پێشەوەی قەڵاش زۆر با بڵێن ساڵانی 50 ڕوخە من بەخۆ منداڵی قەڵاتم لەوێ لەدایک بوومە بەڵام لەبیرم نایە ئەو دەرگەیە پێشە من ڕوخایە حتمما پێش لەدایک بوونم بەڵام وێنە کۆنەکان هەموو مابوون لەسەر ئەساسی ئەو وێنانە ئەو دۆکومنتانە ئەو دەرگایی پێشەوەی قەڵا وەکو خۆی ئۆریجینال وەکو خۆی دروست کراوەتەوە لە ئەو خانوانەی کە وتمان کۆنن بەتەمانین ئێوە نۆژەنی بکەنەوە بۆ ئەو کەسانەی کە لە ئەتوانین بڵێن لە کۆمیسیۆنەکەی ئێوەن و لە کردداری تەنقیحکردن و ئەوانە بەردەوام لەوێ بمێنن بۆی کە بە بەردەوام چاودێری بکەن هەم لەوێش بژین ژیان بگەڕێتەوە یەک لەو بۆ چونانە ئەوەیە لە دوا ڕۆژ 20 تا 35 خانەوادە لەوێ بژین ئەوەش بۆ ئەو کەسانە تەرخان دەکرێت کە لە قەڵا ئیش دەکەن یەک خانەوادە ئێستا لەوێ ئەژی یەک خانەوادە لەوێ کار دەکا ویان دەژین بۆ ئەوەی ژیان بەردەوام بی لە قەڵا چونکە تاکو ئێستا لە قەڵا ژیان بەردەوامە قەت چۆڵ نەبوو ویسمان ئەو بەردەوامیە نەبڕێتن بەڵێ زۆر باشە با من بێمەوە سەر ئەوەی کە کۆرۆنا بەڕاستی سەری لە هەموو کەسێک شێوانە ئێستا ڕێکارەکان چین بۆ ئەو کەسانی کە سەردانی قەڵاەکەن لەبەر خۆپارێزی و دوورکەوتنەوە لەوەی کە خەڵک بەریەکەوتن نەبێتوانە ڕێکارەکان ماسک بەستنە یەک و هەندێک زەحمەتە کۆنتترۆلیش بکرێ هەرچەندە دەتوانم بلێم ینی خەتریاتە چوای لەسەر نییە چکە خەڵک لێک دوورەکە هاتوچۆ دەکەن و هەواش کراوەیە بەڵام ئەوەی ئێمە تکا دەکەین لەسەر گەشتیاران و ئەوانەی کە دێنە قەڵا دەستکاری شتەکان نەکەن بەداخەوە تاکو ئێستا ئەو ئاستە ڕۆشنبیریەمان نییە دێن لەسەر دیوارەکان دەنووسن یان لەسەر دەرگاکان دەنووسن تکانێ دەکەین کە ئەو شتانە نەکەن و لە دوا ڕۆژدا داشمان نایە ئێمە بە کامێرە کۆنتترۆلی ئەو شوێنانە بکەین بۆ ئەوی خەڵک نەتوانێت دەستکاری ئەو شتانە بکات. کاک نێهاد بینەرانی ڕۆژباش تموحیان زۆرە هەر بەوە ناوەستینەوە باسی ئەمساڵ باسی ئەوە بکەین هەر ئەمساڵ چیەکەین با بزانین پلانتان بۆ ساڵی داهاتوو چییە؟ پلانمان بۆ ساڵی داهاتوو وەکو باسم کرد ئەگەر ئێمە ژێرخانەی قەڵا تەواو بکەین شەقامەکە 2 قاوەخانە و 2 ڕێستوران 100% دەیکەینەوە و ئەو 2 مۆزەخانەیەش دەکەینەوە
کە زانی چۆنە تۆ کە دەچیە سەرقەڵا هەر ئەوە نییە تەماشا بکەی و 5 دقە و 10 دقە و بڕۆیەوە دەمانەوە خەڵکانێک بێن لەوێ مەسەرن دوای ئەوەی هاتوچۆی خۆیان دانیشن سعاتێک 2 سعات لە قاوەخانەك چاک بخواتەوە لەگەر دۆستەکی هەواڵەکی ئەو شوێنانە کە دەبینن باسی لێوە بکەنیانی کاتێکی بەسەر ببیت ئەمە هەدەفمان ئەوەیە ئامانجمان ئەوەیە کە لە دو ڕۆژدا خەڵکانێک بین 3-4 سعات لە قەڵا بمێنەوە. بەڵێ بەو هیوایە خوا یار بێت لەگەڵمانە کە یەکێک لە ئەڵلقەکانی ڕۆژباش لە ناو قەڵات تۆمار بکەین و لەگەڵ تا ڕاستەخۆ لەگەڵ خەڵک بۆ زانیاری ئێوە و زۆر بۆ زۆر لە بنکە ڕۆشنبیرەکانیش ئێمە خانوویەکی زۆر جوانمانەیە و تەرخانمان کردی هەر بۆ ئەو چالاکیانە دەتوانم مەسەرەن بەرنامەکتان هەبێ بێن لەو خانووە شوێنێکی زۆر جوانە لەو خانووە بەرنمەکەی نمایش بکەن و ئێمەش دڵمان خۆش دەبی قەڵەباڵغ دەبی قەڵا هاتوچۆی لەسەر دەبی و بۆ بینەرانیش کەوا شوێنەوارەی ئەوها دەبینە. زۆر باشە بە خێرهاتن تەکەینە دووبارانی هات خۆجا کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای نۆژەنکردنەوەی قەڵا بەو هیوایی لەوێ من لەگەڵ جەناب تا لەگە ڕەکەکەی خۆت چاوپێکەوتنێ لەگەڵ چاوەکەم زۆر سپاس دەکەین. بەڵێ دەچینە ڕەوشی کەش و هەوای کوردستان هەر ئاوادان بێت و شوێنەوارەکانمان هەر ئاوادانی تیادا دەربکەوێت و بە ئاوادانی بمێنێتەوە با بچین کەشەوە ببینین و ئەگەڕێمە وڵاتان. ئەوەی شارەزەی بەرنامەی ڕۆژباش بوو بێت و بینەری ئێمە بێت ئەزانێت کە ئێمە شوێن نامێنە لە دنیا پەنجەی نەخێنە سەر. ئەمڕۆ باس لەم بابەتە با بڵێن باس لە ئەفغانستانەکەی کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تێکچوونی ڕەوشی ئەمنی ئەفغانستان خەڵکێکی زۆری ئەو وڵاتە پیشەکانیان بۆ بازرگانی گۆڕیوە. هەرچەند ئەفغانستانێکێکە لە وڵاتانەی کە زۆر هەژارە جگە لە سەوزە و میوە هیچ شتێکی تر هەناردەی دەرەوە ناکات. بەڵام بابزانین ئەیەوێت بۆچی چۆن و لەم ڕەوشەدا چۆن پێش بکەوێت. دەیانەوێت بە شێوەیەک پارێزگاری لە پیشەسازی وڵاتەکەیان بکەن و سوود با کۆمەڵگە بگەن. هەروەها بەشێکیشیان خۆیان فێری کار و پیشەی نوێ کردووە. بابزانین ئەو کار و پیشە نوێ چییە؟
عەبدولمەنان وڵاتیەکە ئەفغانی 52 ساڵیە گۆسککاری ji bav û kalên xwe wergirtiye. هەروەها دەبێژە دەما ku ew zarok bû fêrî çêkirina kelûperên çêkirina destî ji xweliyê ji bavê xwe fêr bûye û niha bûye şarezayeke mezin di wî karî de. عەبدولمەنان amaje jî dike ku ji bilî wî karî hin karên din yên zexrefê, mîna kereste û alavên malê jî çê dike. Lênha bi sedema xerabiya rewşa ewlehiya welatê wî gelek gosekvanên Efganî nemadkarin berhemên xwe henardeyî dervey welat bikin û neçarbûne golkarekî din ji xwe re bigerin. Piraniya kesên gozan çê dikin karên xwe guhartine bikarin bazirganî mîna birêvebirina dûkanan û çêkirina beran. Ji ber vê yekê jî hejmara kesên bi vî karî radibin kêm bûye. Kesên li vê derê dijîn di pîşesaziya kelûperên destî de kar dikin. Li aliyekî din jî kosekvan û rahênerê goxortên Efganî fêr dike Abdülmetîn Malik amaje dike. Tevî got hikûmet û rêxistinên cîhanî alîkariya wan kirine li tucaran gundê wî venegeriyaya mînaberê. Herûha di daxuyakirin jî ku armanca wî ji fêrkirina ciwanên Efganî ew e ku honeriya pêşesaziyê û karê xwe yên zexrefekirinê biparêze. Di demên hada ev huner û pêşesazî ber bi jinavbirêva diçe û da ku em mêjbîr nekin û parastî bimîne em nifşê nû fêr dikin. Di demeke gelek zehmet da. Di dema bilavbûna vayrosê korona. Ji ber vê yekê ji me tê xwestin em werzên xwe li ser du grûpan û divê di demên cudada jî fêr bibin. Ev bêtir ji sed salane goskên Efganî yên teqlîdî li gundê Îslaf li Bakurê Kapûla got ew gund navenda kiryar û geştyaran bû û niha bûye hêleka germiya şer di navbera çekdarên Talîban û çekdarên Ehmed Şah Mesûd de. Efganistan bi pêşesaziya karên destî yên klasîk tê naskirin lê hîn jî gosekivan amêr û riyên goberî sed salan fêrbûne û çê dikin û hawirdeyên wê jî ji çend welatên din mîna Çîn û Pakistanê herzantirin. بێگومان ئەو پیشەیە یەکێکە لەو پیشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو وڵاتانەی دراوسێمان و بە خودی کوردستانیشمانەوە بگرێت مەبەستم کەرکووکە کە لە کەرکووکیش ئەم پیشەیە کە دروستکردنی هەندێک کەرەستەی پێداویستی ماڵە بە قوڕێکی سوور بە تایبەت گۆزە دروستکردن ئێستا لە کەرکووک ئەو پیشەیە هەر بەردەوامە لە گەڕێکی پێریادی و لە گەڕێکی شۆرجە کە ئەو با بڵێن تەنورێکی قوڕ ئەو تەنورە قوڕانە دروست دەکەن بۆ نانەوە خانەکان و بۆ شوێنانەی کە کولەرە بەقیمە بە شێوازی کۆن دروست دەکەن و ئەو پیشەیە هەر بەردەوامی هەیە تا قوڕە سوورە هەبێت کە هیچ جۆرە بەرد و لمێکی تیانیە و بتوانرێت بشێلرێت و خەڵک بتوانێت شکڵی پێ بدات ئەوە ئەو پیشەیە هەر بەردەوامە و کارێکە لە تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش زۆر کاری لەسەرەکرێت پێڵەن کاری سوفاڵگەری و پیشەیەکی خۆشە کارکردن لەسەری خۆشە ئارامی بە دەروونە بەخشێت کە تۆ دەستکاری ئەو قوڕاکەیت و بە دڵی خۆت شێواز و شکڵی پێبەخشی. باشە دەچمە سەر بابەتێکی تر وەگوتم پەنجا خەینە سەر هەموو شوێنەکانی جیهان دانە بەدانە ئەچینە گوندێکی بچووک لە وڵاتی مەغریب کە بەخێوکردنی گوێچکە ماسی لە جیهان زۆر بەناوبانگە دیارە ئەو گوندە بە جۆرێک کە 300 ساڵە هەزاران تۆن گوێچکە ماسی بە وڵاتانی جیهان بە تایبەتی بۆ ئەوروپا هەناردە ئەکات کە 900,000 دۆلار داهات بۆ ئەو وڵاتە دەگەڕێنێتەوە. ئەمە جگەلەوەی کە ئەم پیشەیە هەلی کاریشی بۆ سەدان کەس لەو گوندەدا ڕەخسادووە و جۆرە خواردنێکی خۆشەکە لیمۆیەکی پیا ئەکەن و زۆر جار شوێنان ئەگەر ڕۆشت بێتن سەفەرتان کرد بێت ئەو گوێچکە ماسیەتان خواردە جا ئەگەر ئەمە ئەوە بێت کە من باسیەکەم با پێکەوە بیبینی بزانین ئەمە ئەوەیە. گوندێکی بچووک لە مەغریب بە بەخێوکردنی گوێچکە ماسی لە جیهاندا بەناوبانگە. ئەم گوندە لە ساڵی 1950ەوە گوێچکە ماسی بەخێو دەکەن و ساڵانە 300,000 تۆن گوێچکە ماسی بۆ وڵاتانی جیهان بە تایبەتی بۆ وڵاتانی ئەوروپا هەناردە دەکەن. تاموچێژی گوێچکە ماسەکانی ئەم گوندە زۆر تایبەت و جیاوازن ناکرێت تۆ سەردانی ئێرە بکەیت و گوێچکە ماسی نەخۆیت بەڕاستی ناوازەیە.
هەبوونی کەشوهەوایەکی لەبار لە گوندی ئۆڤالی دیای مەغریب وەکو ڕێژی شێهەوا ڕێژەی سوێری ئاو پلەی گەرمی و خاوێنبوونی ئاوی ڕووبار و دەریاچەکان مەرجە سەرەکیەکانی باشبوونی کوالەتی گوێچکە ماسیەکانی مەغریبە. هەر بۆیەش لە 17 کێڵگەی ئەم گوندە بچووکە زیاتر لە 200 کەس بەکاری بەخێوکردنی گوێچکە ماسیەوە سەرقاڵن. قۆناغەکانی بەخێوکردنی گوێچکە ماسی بەڕاستی دژوارە، کارێکی زۆری دەوێت. ساڵانە 300 تۆن گوێچکە ماسی بە وڵاتانی جیهان هەناردە دەکەین، بەشێکی زۆرشی بۆ پێداویستی ناوەخۆیی تەرخان دەکەین. ساڵانە 300,000 تۆن بەرهەمی گوێچکە ماسی مەغریب بۆ وڵاتانی ئەوروپی بە تایبەتی بۆ فەڕەنسا هەناردە دەکرێت. لە دوای فەڕەنساش بۆ رووسیا بەرهەمێکی زۆری گوێچکە ماسی هەناردە دەکرێت کە بە بڕی $900,000 جاهات دەگەڕێنێتەوە بۆ ئەو وڵاتە. جگە لەمەش 60 تۆن بەرهەمی گوێچکە ماسی بۆ پڕکردنەوەی بەرهەمی ناوخۆی تەرخان دەکرێت. دەناوفەرێقی کوردستان 24. بێگومان هەرچەند وەک باسم لێوە کرد ئەم جۆرە خواردنە لە لای ئێمە زۆر باو نییە، بەڵام ئێستا چەند ساڵێکە ئەو پێ ئەڵێن مەحاریشی پێ ئەوترێت، چەند ساڵێکە ئەمە دەهێننە کوردستان و دەیخەنە دەریاچەی دەربەنی خان و دوکان پێم وابێت بۆ ئەوەی کە زیاتر ئەم خواردنە باو بێت، خواردنێکی زۆر بەسوودە پڕە لە فۆسفۆر، زۆر بۆ لەش باشە و بەهێزت دەکات. و دوو ڕۆژ لەمەوە پێشیش بوو کە وەزارەتی پشت و کاڵ هاوردەکردنی ماسی قەدەغە کرد بۆ ئەوەی کە ماسیەکانی خودی خۆمان لە دەریاچەی دوکان و لە دەربەنی خار زیاتر بچێتە بازاڕەکان و خەڵک بەکاری بێنە و بەرهەمی خۆماڵی لە ناوخۆی وڵات زیاتر پەرەی پێبدرێت. باش بابینە سەر بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆی بزانین نرخەکان بە شێوەیەکی لاتۆ منش لە شاشەکەی تەنیشتمە بۆ چەندی ئەخوێنەوە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 125,350 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 149,000 دیناری عراقیە، 100 پاوەندی بەریتانیش بەرامبەر بە 166,780 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 16,000 دیناری عراقیە و 100,000 تومەنی ئێرانیش لە 5,000 دیناری عراقیەکە جارێ وەستاوە. بابزانین مسقالێک زێری عیار 24 بەسانە کە 368,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 21 بە 325,000 دیناری عراقیە، مسقالێکیش زێری عیار 18 بە 277,000 دیناری عراقیە. ئەمیش نرخی زێر و دراوەکان بوو، ئەوانش کە حەزیان بە کڕینی زێرە، ئەوە ئێستا ئەوە نرخی زێرە ئەو خانمانەی کە حەزیان لێیە بابچنە بازاڕەکانەوە و نرخەکەی تاڕادێ بەرز بووە. چەند سەیرەکەم چەند ڕۆژە کار وەکو خۆی ماوەتەوە لە دابەزی نیشانی. باش دەچینە سەر بابەتێکی تر، سەرەڕای توندکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە شوێنە گشتیەکانی بەریتانیا و سنووردارکردنی هاتوچۆ کە پەیوەندە بە کۆرۆناوە و کۆبوونەوەی هاوڵاتیانیش، بەڵام شەقامەکانی لەندەنی پایتەخت و ناوەندی بازارکردنی ئەو شارە ئامادەکاری تەواو ئەکەن. بۆچی؟ بۆ سەری ساڵ کە هاوڵاتیان لە شەوی سەری ساڵی نوێدا سەردانی بکەن و ئاهەنگ بگێڕن بە ئامانجی ئەوەی خەڵکی لەندەن لەو دۆخە نائارامی کەتیایەتی پشوویەک بدەن و ئاسوودە بن. هەرچەند قەدەغی هاتووە، بەڵام دیارە ئامادەکاریەکان ئەنجامەدرێت. با لەم ڕاپۆرتە بین. ڕازاندنەوە و دیکۆرەکان تەواوبوون، گڵۆپ و تۆپەکانی تایبەت بە جێژنی کریسمس دەبریسکێنەوە لە لەندەنی پایتەختی بەریتانیا. هەرچەندە ڕێکارەکانی خۆپارێزی لە بەریتانیا بۆ جاری دووەم سەرجەم شوێنە گشتیەکانی ئەو وڵاتەی سنووردار کردووە، بەڵام لێرە لە کۆڤنت گاردن کە یەکێکە لە بەناوبانگترین ناوەندەکانی بازارکردن و خۆشی وەرگرتنی لەندەن، خەڵک دووبارە دەستی کردوتەوە بە هاتنە دەرەوە و خۆشیەکانی کریسمس لە باوەش دەگرن. کریسمس لە کۆڤنت گاردن زۆر سەحراوی ئەتوانن ببینن چەند جوان ڕازاوەتەوە ئەمساڵ بە 100,000 گڵۆپ و درەختێک بە بەرزی 60 پێ بەرز ئامادەکاریمان کردووە. ئێستاش کاتی ئەوە هاتووە خەڵک کەمێک لە ماڵەکانیان بێنە دەرەوە. باخچەکانی ئەم ناوەندە سەرنجڕاکێشە ئامادەکراوە بە جوانترین و ناوازەترین زینەکانی کریسمس. جگەلەوەی ئەو شوێنانەی لە دەرەوەن زیاد کراون بۆ ئەو کەسانی کە دێن و سەردان دەکەن تا چێژ وەربگرن.
پلانی زستانەمان هەیە کە 500 بەرگی ئەلفرێسکۆیە بۆ شوێنی دانیشتەکان 8 ملیۆن لەنجەنی هەن کە ئەم شوێنیان پێخۆشە چونکە ئارەزویان بە ئەزموونکردنی کەلوپەلی بە کواڵەتی و باشەکە جگە لە دوکانەکانی وردەفرۆشی چێژخانەی نایابیش هەیە. هەندێک لە شوێنە ناودار و دیارەکانی لەندەن هێشتا بە ئارامی ماونەتەوە و بڕیارە بۆ سەری ساڵی تازە بەڕووی گەشتیاران و خەڵکی لەندەندا بکرێنەوە. بەرپرسانی پەیوەندیە کۆمەڵایەتی و بۆنەکانیش ئاماژە بە ئەنجامدانی چالاکیەکانی ساڵی نوێ دەکەن. ئێمە شۆپینەکانمان ڕێخستووە لە هەفتەی ڕابردووە بە چالاکیەکان تەواو دەستیان پێ کردووە. شتێکی جوان لە لەندەن هەیە کە زنجیرەیەک گوندی هەیە هەمومان دەربڕین و ئامادەکاری تایبەت بە خۆیان هەیە. بەڵام من پێم وایە شتێکی دیکە هەیە لەبارەی جەژنی سەری ساڵەوە. ئەوی ژەوەی هەمومان سەردانی ئەم ناوەندانە بۆ بینی دارە گەورەکە ئەوەش زۆر خۆشە. کەمپەینی من لەندەنیم لە لەندەن بەڕێوە دەچێت بە ئامانجی ئەوەی خەڵک هەست بە سەلامەتی بکەن و جارێکی دیکە چێژ لە شارەکەیان وەربگرن و چەندین گروپ و لایەنی خۆبەخشیش هەوڵ دەدەن لەو ڕێگەیەوە ئابووری جوڵەیەک بکات. گەشتیاران ڕووبکەنەوە هەموو شار و شەقامێکی بریتانیا. ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە هەمیشە ڕوخسارێکی ڕێک و پێکمان هەبێت شیکپۆش بین لە بەرامبەر هەر کەسێکە دانیشی گفتوگۆی لەگەڵەکەین هەر کەسێکە لەگەڵمانە هەڵسوکەوتەکات هەست بە ئاسوودەوی ئارامی بکات. ڕۆژباشیش ئەو شتانی بیر ناچێت بۆیە هەوڵی ئەوە ئەدات هەندێک جار میوان بانگەکەین هەندێک جار بە بابەتێکی بچووک لەگەڵتانە بین کە چۆن بتوانین شیکپۆش بین و خۆمان ڕێک بخەین. ئەو هەڵانەی کە وا ئەکەن ئێمە شیکپۆش دەرنەکەوین ئێستا لێرە باسی ئەکەین چەند خاڵێکی زۆر کورت و بچووکە ئەنجامدانیشی زۆر ئاسانە. بەشێک لە هاوڵاتیان هەرچەندە جلوبەرگی گرانبەهاش بکڕن و بەردەوام گرنگی بە ستاڵیانش بدەن بەڵام ئەگەر نەزانن ڕێکی بخەن ئەوە شیکپۆش دەرناکەون. بەڵام چەند هەڵەیەکیش هەن وا ئەکات کە تۆ شیکپۆش دەرنەکەوی جلوبەرگەکانت ئەگەر کۆن و بێسەر و بەرەش دەربکەون ئەوە بێگومان تۆ شیکپۆش دەرناکەویت. ئێستا چەند هەڵەکەتان بۆ باسەکەم کە چی و چین کە ئەگەر ئەم هەڵانە دووبارە نەکەیتەوە ئەوە تۆ بە پۆشتەیی و شیکی دەرەکەویت. یەکێک لەو هەڵانە کە ئەنجامی ئەدەین نەگونجانی ڕەنگی جلوبەرگەکان و ناشارەزاییە کە پێڵێن تەنسیق نەبێت لە بینیانە. پۆشینی ئەو جلوبەرگانەی کە بەکرەی زۆری تێدا بەکارهێنراوە تەقەڵ وشتی زۆری تیا بەکارهێنا دوورینی زۆری تایەوە واکات تۆ شیکپۆش دەرنەکەویت. یان پۆشینی ئەو جلوبەرگانەی کە قۆبچە و نقێم و زۆر شتی بریسک و بەڵێ بریسک و باکی زۆرتیایە ئەمە ژواکات تۆ شیکپۆش نەبیت. دانەخستنی قۆبچەکان بە جوانی و ڕێکنەخستنی ئەوە ئەکات تۆ شیک دەرنەکەی و پۆشاکەکە جوان دەرنەکەوێت بۆی زۆرە بە ئاگادار بی لەوەی کە چۆن قۆبچەکانت دادەخی. بەکارهێنانی چاویلکەی ڕووشا و تێکچوو چاویلکەکە جوانە قەی ناکە بەڵام ئەگەر ڕووشاوە لای بە تەواو ئیتر وات لێکات تۆ بە کەسێکی جلوبەرگ ناڕێک و سەر و ڕوخسار ناڕێک دەربکەویت. وا پۆشینی جلوبەرگی فراوان و قەبارە گەورە لە ئەندازەی خۆت هەندێک کەسای حەزەکەن جلوبەرگەکان تۆزێ ئیسراحەت بێ لە بەریان ئەوە کێشە نیە بەڵام هەیە زۆر شانەکەی هاتۆتە خوارەوە یاخود قەبارەکەی زۆر گەورەیە ئەو وایکات کە تۆ ڕێک دەرنەکەوی. وا شانە نەکردنی قژ و ئاڵۆزی و ئاڵۆسکاوی سەر و ڕیش ئەمە یەکێکی هەرە گرنگترینی ئەو خاڵانەیە بۆ یاخنەکردنی پێڵاو و نەگونجانی لەگەڵ ڕەنگی جلوبەرگەکان کە ئەمە من زۆر سەرنجی ئەخەمە سەر و دایمەسەری پێڵاوەکەم بزانم پێڵاوەکان جوان بۆ یاخ کراوە یاخود پاکە چکە پێڵاو یەکێکە لەو کەرستانی کە ئێمە بەکاریهێنین تێکێت دەرەخات. ئەمە ئەو بابەتە بووکە لەسەر جلوبەرگ و پۆشینی جلوبەرگ بۆ کە ڕێکپۆش دەرکەویت. ئەم بابەتی تر کە باسی لێوە ئەکەم هەمیشە بە شێوەیەکی گرافیکە زۆر بۆ خانمان گرنگە چونکە پیاوان زۆر زوو قژیان وشکە بێتەوە. با بزانین بۆچی باس لەوە ئەکەین کە ئەم هۆشداریە چییە کە لەبارەی نووسن بە قژی تەڕەوەیە. پزیشکانی زانکۆی کالیفۆرنیا ئاماژە بەوە ئەکەن یەکێک لە خووەکان کە دەبێتە هۆی دروستبوونی کرێژی قژ ئەوەیەکە بەشێک لە هاوڵاتیان دوای خۆششتن ڕاستەوخۆ دەچنە ناو جێگەی خەوتنەوە. ئەو شێداری کە بە قژەوە ئەمێنێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی کەڕۆکان. ئەژڵێت کات ئەم بابەتە یاخود ئەم شێوازە نووسنە کێسا ئێمە باسی لێوە ئەکەین تێکەڵبوونی شێداری و گەرمی ژووری نووسنەکە ئەبێتە هۆی ئەوەی کە هۆکارێکی سەرەکی بێ بۆ دروستکردنی نەخۆشیەکانی پێست بە تایبەتی پێستی سەر
کە بە تایبەت هەوکردنی پێست و ئەگزیما هەروەها خەوتن لەسەر سەرینی تەڕ ئەگەری سەرهەڵدانی زیبکە لە ڕوخساردا و هەروەها کرمی بازنەی زیاد دەکات. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان ئەکەن کە بکرێت تا بکرێت و بتوانن ئەوە لە بەیانیاندا قژیان بشۆن بۆی کە مەجای ئەوەیان هەبێت کە بتوانێت گوشکی بکەن. ئەمەوە بابەتانە بوو کە ئەمڕۆی ڕۆژ باش بۆ ئێوەی ئامادەکرد بوو بۆ هیوایی کە بابەتەکان بەگڵی ئێوە ببێت و سوودتان لەوەی بکرێت تا سبەینێ و لە ئەڵلقەیەکی دیکە بە ئێوە شادەبینەوە ماڵەوە خواتان لەگەڵ.